هەندێک پیاو هەن مێژوو ناچار دەکەن بە شکۆوە ناویان بنووسێتەوە. ئەمە چیرۆکی ئەو جەنگاوەرەیە کە لەسەر زەوی وەک بروسکە وابوو، پیاوێک کە هەرگیز تامی شکستی نەکرد. ئەو خالیدی کوڕی وەلیدە، شمشێری هەڵکێشراوی خوددا. ناوی خالیدی کوڕی وەلیدی کوڕی مغەییەرە، لە بنەماڵەی ناوداری بەنی مەخزوومی قوڕەیشە. لە خێزانێکی خانەدان و جەنگاوەر لەدایک بوو. پوریشی دایکی ئیمانداران مەیمونەی کچی حارس بوو. خالید تەنها ناوێک نەبوو، بەڵکو لە سەردەمی نەفامیدا خاوەنی قوببە بوو، واتە هەموو پلانە سەربازەکانی قوڕەیش لەژێر دەستی ئەودا بوون. ئەو هەمیشە لە پێشەوەی ئەسپ سواراندا دەبیندرا. ساڵی سێیەمی کۆچیە. ساتی تاقیکردنەوەیەکی گەورە بوو. قوڕەیش بە 3000 جەنگاوەر و 200 ئەسپ سوارەوە هاتن بۆ تۆڵەی بەدر. خالید سەرکردەی لای ڕاستی سوپا بوو. لە بەرامبەردا پێغەمبەر درودی خودای لەسەر بێ 50 تیر هاوێژی لەسەر کێوی عینین جێگیر کرد کە ئێستا بەگردی تیراوێژەکان ناسراوە. بە فەرمانی پێدان شوێنەکانتان چۆڵ مەکەن چی ڕوودەدات با ڕوو بدات. بەڵام کاتێک موسڵمانان لە سەرەتادا سەرکەوتن، تیر هاوێژەکان فەرمانیان لەبیر چوو بۆ کۆکردنەوەی غەنیمەت لە کێوی عینین هاتنە خوارەوە. چاوە تیژەکانی خالید ئەم هەڵە کوشندەیەیان بینی. خێرا بە سوار چاکەکانیەوە دەوری کێوەکەی دا و لە پشتە وەک هەورە بروسکەدای بەسەر موسڵماناندا. لێرەدا بوو کە خالید نیشانیدا جەنگاوەرێکی چەندە بێوێنەیە. کات هات و چوو تا گەیشتنە ڕۆژی حودەیبیە. پێغەمبەر درودی خودای لەسەر بێ بۆ عومرە بەڕێکەوت، بەڵام قوڕەیش ڕێگەیان گرت. خالید دیسان لە کوڕە ئەلغەمیم ئامادە بوو بۆ بەرگری. پێغەمبەر درودی خودای لەسەر بێ فەرمووی: قوڕ بەسەر قوڕەیش، جەنگ سەری خواردوون. لەوێدا پەیماننامەی ئاشتی واژوو کرا، شەڕ بۆ 10 ساڵ وەستا. بەڵام ئاشتی حودەیبیە تەنها وەستانی شەڕ نەبوو، بەڵکو سەرەتای گەورەترین شکستی دەرونی بوو بۆ قوڕەیش. خالید لە بیاباندا وەستا بوو، سەیری ئەو موسڵمانانەی دەکرد کە جەنگ نەیتوانی بیان وەستێنێت. دڵی ئەو جەنگاوەرە پۆڵاینە خەریک بوو دەلەرزی، خەریک بوو تەسلیمی ڕاستیەک دەبوو کە لە هەموو شمشێرەکانی بەهێزتر بوو. ئایا خالید چۆن قەڵغانی قوڕەیشی بەجێهێشت و بەرەو مەدینە بەڕێکەوت؟ چۆن ئەو دەستەی کە لە ئوحوددا شمشێری لە موسڵمانان دەوەشاند بوو بە بەهێزترین شمشێری ئیسلام، بۆ بەسەرهاتی چیرۆکی موسڵمانبوونی شمشێری خوددا چاوەڕوانی بەشی دووەم بوون.